دەچمە خزمەت قسەیەکی ئیمامی عەلی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ کە فەرموویەتی ئین الفەقڕ مصیبە خەڵکینە بەڕاستی هەژاری موسیبەتێکی گەورەیە بەڕاستی فەقیری و هەژاری موسیبەتێکی هەرە گەورەیە کە ڕوو لە ئینسان دەکا وئین ئەشەد من الفەقر المەرض بەڵام بزانن سەختتر لە هەژاریش هەیە شتێک کە لە هەژاریش قورستر و ناڕەحەتترە بریتیە لە نەخۆشی کە ئینسان نەخۆش بوو ئەڵێ خۆزگە هەر هیچم نەبوویایە لە دنیادا بەس نانی وشکم بخواردایەوە ساغ بوومایە سەرەتا کە هەژاری دەڵێ بەس حەل لەم هەژاری ڕزگارم بوویایە بەس تۆزێ دەوڵەمەند بوومایە شتێکم هەبوویایە سوبحان الله کە ئینسان نەخۆش کەوت ئەڵێ فەقیریش هەر زۆر چاکە کوڕە فەقیری موسیبەت نییە بەس لەشت ساغ بێ ئیمامی عەلی فەرمووی وئین ئەشەد من المەرض الکوفر والله سەختتر لە نەخۆشی و بەڵای قورستر لە نەخۆشی ئەوەیە کە ئینسان نەعوذ بالله کافر بێ بۆیە کاتێک کە تۆ نەخۆشی و بەدەست نەخۆشیەوە دەناڵێنی بڵێ خوایە سوپاس بۆ تۆ چانی ئیمانم سەلامەتە کافر نیم بۆ چونکە کوفر یەکسانە بە جەهەنەم جا چه عەزاب و ئێشێک هەیە لە جەهەنەم سەختتر بێ خوا بمان پارێزێ فەرمووی وئین الغینا من النعم بەڕاستی دەوڵەمەندی و خواپێداوی و گیرفانگەرمی و ماڵ ئاوەدانی خۆشگوزەرانی ژیان یەکێکە لە خەڵاتە هەرە گەورەکانی خوای پەروەردگار وئین ئەفضل من الغنا صحة الجسد چاکتر و باشتر و گەورەتر لە دەوڵەمەندی مادی بریتیە لە جەستەی ساغ ئەگەر تۆ سەرۆتی دنیات هەبێت جەستەت ساغ نەبێت چه سوودێکی هەیە گەورەترین دەوڵەمەندی ئەوەیە کە لەشت ساغ بێ وإن أفضل من صحة الجسد الإيمان باشتريج للاش ساغي بريتيا لإيمان لدين وإيمان كإنسان بإيمانه وبجي بإيمانه وبمريه بو چونك إيمان يكسان ببهشت جا إنسان أقر بهشتي خواي هبه قد ناخوشي دبينيته وهيج ناخوشي كي لبير دمينيك لدنيا دابينيوتي ببيقمان نخير